سلااوان لێبێتوە ئەم کاتتان باش لە بەرنمەیەکی نوێی ستادیۆم پێدان دەگەینەوە. بەرنمە ئەم زارەی ستادیۆم تایبەت دەبێت بە تیپێکی تایبەت کە لە شاری هەولێر بوونی هەیەەوە شتیپی بەرزکردنەوەی قورسایی یانەی هەولێر و هەروە زۆربەی یارزانەکانشی لە ڕیزیال بژاردەی عراقن. ئەوەی ئەم تیپە لە تیپەکانی تر زیادکاتەوە ئەوەیە کە خوشێک لە نێو ئەو تیپە یاری دەکەنەوەها باوکیان ڕاهێنەریانە باوکیان بۆتە هۆکارێک بۆی ئەو تیپانە بگەنە ئاستی هەڵبژاردی عراق و لە پاڵەنەتی نێودەوڵەتیش بەشدار و تا ئێستا زیاتر لە دەیان مەدالیان لەسەر ئاستی کوردستان و عێراق و وڵاتانی عەرەبی و خۆرئاوای ئاسیاش بەدەستهێناوە. مامۆستا تیپێکی ئاوە باش خاوەن کۆمەڵێک یاریزانی ئازبەرز و بەتوانە کە لە پاڵەنتێکی گرنج وڵاتانی عەرەب بەشداریەکەن و ئەنجامیشانە بێت. ئێوە وەکو بەڕێوەبەرەتی وەرزشی هەولێر وەروەکو لقی هەولێری یەکێتی بەرزکردنەوەی قورسایش پلانتان چییە بۆی ئەو تیپانە بەردەوام بێن هەروە هاوکار و پاڵپشتیان بتاکو بتوانین لە پاڵەنتی گرنگتر و ئازبەرزتر بەشداری بکەن. پێشەچی بەخێر بێن سەرچاوان بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەرنامەی ستادیۆمی وەرزش بەخێر بێن سەر و سەرچاوان. بەرزکردنەوەی قورسایی لە دێر زەمانەوە ناوبانگێکی باشی هەبوو لە کوردستان لە سلێمانی لە کەرکووک لە هەولێر بە تایبەتی کە یاریزانمان هەبووە گەیشتە مستەوای ئۆلۆمپیات و ئاسیا و لە کوڕەکان بەو دوایانەش بە هیممەت و بازووی ڕاهێنەری بەناوبانگمان کە باوکی سێک یاریزانە کاک موحسین توانی کار بکات لەسەر ئەوەی پاش ئەوەی لە پاڵەوانێتێکی وڵاتانی عەرەبی لە هەولێر ئەنجامدرا لە 2011 تیپێکی بەرزکردنەوەی قورسایی کچانماندانیا دانابوونە پاڵەوانێتەکە. ئەم جارە کچەکان خۆیان بە کچەکانی ڕاهێنەری هەم پاڵەوانیش بوو لە بەرزکردنەوەی قورسایی کاک موحسین توانی بە سەبر بە هێواشی بە سەبری ماوەیەکی زۆر لەگەڵیان بی بتوانانی یاریزان لەسەر ئاستی عێراق پێ ڕابگەینی. دوایی بەشداری پاڵەوانێتی وڵاتەکانی عەرەبی کرد چی پاڵەوانێتی وڵاتانی عەرەبی چیانە وەرزشیەکانی عەرەبی بەشدار بوون چەندین ئەنجامی باشیان هێناوە بەدەست لەو ئەنجامانە ینی هەتاکو ئێستا عێراق بەدەستی نەهێناوە لە ئەوانیتکان هەر لە پاڵەوانێتێکە لە 2019 ئەنجامدرا زیاتر لە 17 مەدالیەی زێڕوزی و زیاتر بەدەستیان هێنا. یاریزانەکان زۆربەی خەڵی هەولێرێ بوون لەگەر هەڵبژاردەی عێراق ئەندە یاریزان بوون 5-5 بوو لی بەغدا 5 هەولێریش بوون. بەڵام ئەوەی کە پرسیارەکەی جەنابەت بەرنامەمان چییە کارمان چییە چی بکەین بۆوانە ئێمە ئەگەر لە دەست خۆمان بێ بە خۆمان لەبەرەوەی ئەهلی ئەو لەعبەینا دەتوانین هەموو کارێکشان بۆ بکەین. بەڵام ئیمکانیە لەگەڕێتەوە سەر باری دارایی ئەمڕۆ وەرزشی کوردستان چاوی لە دەستی وەزارەتی داراییە بتوانین وەرزشی کوردستان بەرەو ئاستێکی ساڵەکانی پێش 2000 کە ئاستی وەرزشی کوردستان لە هەموو عێراق و لە ئاسیا و لە وڵاتانی عەرەبی زۆر بەرز بوو. لە هەموو جۆرە یاریەکان یاریزانمان بەشدار بوون نەک لە بەرزکردنەوە قورسایی لە هەموو جۆرە یاریەکان. ئێستا کە باری ئابووری باری دارایی منحەیانە وەرزشیەکان یەکێتیە وەرزشیەکان لێژنەی ئۆلۆمپی ئەو خەرجیەی نییە بداتە ئەو یاریزانانە. وەزارەتی دارایی تاکوی ئێستا لە 2003 لە سەرەتای شەڕی داعش بۆ ئەخیرە یەکجار منحەیەکی هەروە ینی وەکو هاوکاریەک هەر نادیەک هەریەکی چەند ملیۆنیشدا ئەمەش بەشی ئەو یانانە نایکە بەڕاستی لەبەرەوەی یانە وەرزشیەکانی کوردستانیش زۆر بەیان 90% پاڵپشتی وەرزشی تۆپی پێنە. یاریە تاکەکان فەرامۆش کراوە لە زۆربەی یانە وەرزشیەکان.
باس لەوە کریانە تاکەکان فەرامۆش کراوە ئێوەکو بەڕێوبەرەتی وەرزش وەکو کەسانی وەرزشکار و کەسایەتی وەرزشی بۆ هەوڵ نادەن پلانێکی نوێ دابرێن ئەو پلانە بدەنە حکوومەت لە ڕێگەی ئەو پلانەوە هاوکاری تیپەکان بکات بۆ نمونەتی پێچی ئاوا کاتێک دروستە بێت گرنگە حکوومەت بە زۆرشتر هاوکاری بکات نەخۆ شەوەیەکە هەیە پلان دانان ئاساندا لەبەرەوەی ئێمە لەسەر هەموو ئاستێکی وەرزشی کەسی وامان هەیە بتوانێت تیپ بێڕا بگەێنی جێگا و ئەومانەیە بەڵام ئێمە لە ژێرخانی وەرزشی دەناڵێنین ئەو هەولێرەکە پایتەختی هەرێمی کوردستانە بە هەموو بەشان و باڵی خۆماندا هەڵدنێن هۆڵێکی شایستەی داخلی لێ نییە مەلەوانگەیشی نێو دەوڵەتی لێ نییە یعنی یاریگایەک لەو یاریگایەی ئێستا کە یاریگای فڕەنسا هەریریە لەوە بەو لاوە یاریگایەکی وەهەم گەورە و جوان و ئەومانیە بتوانین شارەکان و وڵاتان بێن سیر بکەن ژێرخانی وەرزشی کوردستان زۆر باش نییە تو ئەگەر ژێرخانی لە یاریگا و لە هۆڵ و لە مەلەوانگە و ئەوانت نەبی چۆن یانەکان ئێستا یانەمان هەیە مۆڵەتی هەیە بەڵام نە یاریگا هێنە جێگای خۆی هەیە بارەگای خۆی نییە یعنی دەگەڕێتەوە سەرەوەی زۆری بۆری هەموو شتێک ناگاین تێسەر لەوانەیە تەسیرێکی زۆری لێ بکات تەسیر لە یاریزان بکاتن هەندێک یاریمان هەیە ئێستا لە یازان لە سەرجەم شارەکانی کوردستان لەوانەیە لە ژێرزەمین یاری بکەن وەکو یاریە تاکەکانی تایکواندۆیە ئەوەیە ئەو هۆڵەی ئێستا لێرە هەیە ئێمە سوپاسی دەستەی کارژێڕی نادێ ئەوەی دەکەین لەبەرەوەی زۆربەی معسکراتی تدریبی یاریزانانی عێراقی لێرە دەکرێت پێ دوایە ئەمە هۆڵێکی شایستە و گونجاو بۆ بەڵێ لەبەرەوەی خۆم یاریزان بوویمە یاری باشە لە چاو پێشتر و ئێستا کە لەوەی هەیە لە ئاسنەکان دەقسیریان بۆیان نەکردوونە لەو ئەو تەرمیمی و قاعیان کردەوەی لێرانە دەتوانن یاریزان پێڕابگە و یاریزانیش مرتاح دەبی بەڵام ئەگەر یاریزان زۆر بوو ئەو کاتە زێر نییە بەڵام هۆڵش کەشمان هەیە ئەویش لە بەڕێبەرایەتی وەرزشە لای مەلەوانگەی داخراوەکە خۆمان کردومانە ئەویش وەکو بەڕێبەرایەتی وەرزشی هەولێر ئەو دوو هۆڵەمان هەیە ئەوی بتوانیتمان بۆیان بکەین زۆربەی زۆری مەشق و تەدریبی عێراقیش لە هەولێر دەکرێت هەموو جار کە ئەوانیش چەند جار داوامان لێکردوونە ئەو ئەدەواتانەمان بدەنێ ئاسن و ئەوانە بەڵام ئەوانیش نەیان کردووە ئەوەی کە کراوە یانەی هەولێر بەرزکردنەوەی قورسای عێراقیش هاوکاری تیپەکانی کوردستانی بە دیاریکراویش ئەو یاریزانانی کە لە ڕێزی ڕژارەکانی ئەوان یاریزانی بۆ ئێمە بۆیان ئامادە دەکەن ئەوان دەیان بنە پاڵەوانی تێکە شانازی بە مەداریەکانی بە یاریزانانی مەدە بەڵام خزمەتیان ناکەن بەڵام خزمەتیان نەکردو نەک بۆ بەرزکردنەوەی قورسایی ئەوان حسابی ئەوەی دەکەن ئێمە کە میزانیەی وڵات یعنی هەرێمی کوردستان لەسەر دەوڵەتی عێراق کە 17 ئەلاسە لێرە بماندنێ بەڵام نە ئەویشانیان داینە نەیشیان داین مامۆستا تایر ئێستا لە شاری هەولێر و بڵێم پارێزگای هەولێریش چەند تیپی کچان هەیە لە یاری بەرزکردنەوەی قورسایی هەروایەوە پلانتان چیە بۆ ئەوی گرنجدانی زیاتر لەلایەن کچانەوە بە بەرزکردنەوەی قورسایی هەبێت هەروە بتوان تیپی تر دروستکەن ئەمە بۆ کوردستان گرنگە لەبەرەوەی لە شارەکانی تر عێراق گرنگی بەم زۆرە یاریانە نادن یاخود دەتوانین بڵێن کچان کەمتر ڕوو لە بواری وەرزش دەکەن بەڵێ ئێستا لە هەولێر خۆی دوو شوێن هەیە یەکەشەن یانەی وەرزشی هەولێرە ئەویت کە یانەی هەندرێنە کە دوو مامۆستا ئەوانی هەردووچیان دکتۆر سەمەد محەممەد ڕەضا کە ڕاهێنەرێک بووە خۆشی لە بەرزکردنەوە قورسای بووە لەگەر مامۆستا ئیسماعیل مەولود کە یاریزانێکی نێودەوڵەتی بووە ئەوانیش تیپێکی کسانیان دامەزراندووە ئەوانیش لەو پێنج یاریزانێک دوو یاریزانی وان بوون کە ملواکەیان بەدەستێنا لە پاڵەوانێتی عەرەبی ئەو دوو شوێنەمان هەیە بەڵام حەزیش دەکەین ینی لایەن هەموویانە وەرزشیەکان تیپی بەرزکردنەوەی قورسایی لەبەرەوەی یاریەکی تازەیە بەنسبەت ئافرەتان ئافرەتی ئەمڕۆژ حەز دەکا ینی حەزت یاری هەندێک یاری شەڕانی وەکو تایکواندۆ ئەوانە و ئاسن حەزیان لە یاری هەندێک قورسە نەگوهای زۆری هەیە دەستی شەترەنج دەکا جمناستیک دەکا ئەو شتەی دەکا بەڵام ئێستا هەندێک ئافرەت هەیە بەخۆی حەزی لێە زۆر تەلەفۆنیشمان بۆ دەکرێت بەڵام ئیمکانیەتی یانەکان نەبوونی شوێن و ئەو ئەدەواتەی ئەو ئاسنەی و ئەو تەبڵەیە و ئەو لا پلاستیکەیە ئەوە تەکلیفەتی زۆرە ناتوانن لەبەرەوەی یانەکان خۆیان دەستەی کارگێڕەکانی نیتیان
بتوانن شوێن و جێگاشیان نیە هۆڵ یان نێ جێگایان نییە ئەوە بربەستێکی زۆر زەحمەتە. بەڵێ بۆ ساڵی 2020 پلانتان چیە؟ هیچ پلانێک هەیە پاڵەوانێتێکی گەورە لە شاری هەولێر یاخود لە شارەکانی تری کوردستان ڕێک بخرێت لەسەر ئاستی عێراق و وڵاتانی دەرەوەش؟ وەکو تەنسیقمان لەگەر یەکێتی بەرزکردنەوەی قورسایی عێراق زۆر باشە لەبەرەوەی هەمێ پێکەوانیش ئەندامەکانیان لەگەڵ خۆم یاریزان بووینە لە هەڵبژاردەی عێراق کاتی خۆی لە پاڵەوانێتی نێو دەوڵەتیەکان ئێستا ئەوانە و ئەوانی لەستا ئاستی عەرەبی دەکرێت ئاسیا دەکرێت کە بەرنمەیان هەبی ئەوان پێمان ڕادەگەینن مەشق و تەدریبەکەی دەین نێرانە بەڵام وەکو خۆمانیش داوامان لێکردوونە لەگەر تەنسیقکە لەگەر وڵاتانی تێچێتی عەرەبیان ئەسەوی پاڵەوانێتی عەرەبیان ئەسەوی بێتە هەولێر یعنی بڕیارەکی واش هەیە بەڵام تاکەی وڵاتان ڕازی دەبن یعنی وڵاتانی تر بۆ ئەوەی ئەوەل جار دەبی فەنادەق ببینن شوێنەکان ببینن ئەو شتە بینن یعنی شتێکی وامان کردووە قسەمان لەسەر کردووە ئەگەر نادەبی ئێمە مشارەکە بکەین لە پاڵەوانیتیەکان زۆر پاڵەوانیتیش هەیە ئیانە وەرزشیەکانە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی ئەسەوی ئەو سال کە دەکرا پاڵەوانێتی غەرب ئاسیا لە ئوردن دەکرا ئەگەر یانەی وەردیشی هەولێر ئیمکانێتی هەبایە ئەو یاریزانە بە ڕێزانەی مەچوبانە لەسەر هەموو یانەکانی غەرب ئاسیا یەکەم دەبوو بەڵام ئیمکانێتیان نەبوو. کاک محسین دیارە ئەم تیپەی کە وەکو هەڵبژاردەی عێراقیش لە پاڵەوانێتی وڵاتانی عەرەب بەشدار بوو زیاتر لە تیپێکی خێزانی ئەچێت سێ لەو یاریزانانە کچی خۆتن خۆشت لە ڕابردوو یەکێ بوو لە یاریزانە دیارەکانی شاری هەولێر چۆن بیر لەو کردوتەوە کچەکان بێتە نێو ئەم یاریە پێدوانە بۆ لە ڕابردوو وەکو بۆ چوونەی هەبووە نابێکت کۆمەڵە یاری بکات لەبەرەوەی جەستەی کرد جیاوازیە لەگەڵ جەستێک کوڕوت ڕەنگە بەرگەی هەندێک قورسایی و هەندێک یاری نەگرێت. من هەر لە بیدایەتەوە خۆم وەرزشکار بوومە پاڵەوانی عێراقیشمە چەند ساڵ پاڵەوانی عێراق بوو پاڵەوان بە دوایە 2010 پاڵەوانێتە کرا لە هەولێر پاڵەوانێتی عەرەب هینیان لە بەغدا بوو هینیان لە هەولێر وتیام کچیش بەشداری دەکەن لەو پاڵەوانەتیە چەند ڕۆژێک مابووە من تقریبا لە 12 ڕۆژ مابوو کچەکەم ئۆشین تەمرین پێدا گوتیان دەتوانم پێ بگەینم با 8 ڕۆژ 9 ڕۆژی توانی 6 مەدالی بەدەستبێنی ئۆشینە و پاڵەوانێتی کەواتە ڕێخستنی پاڵەوانێتی وڵاتانی عەرەب لە شاری هەولێر بۆ هۆکار بۆی تۆ کچەکان بێت بەرێ دوایش دوو کچەکەیت کەم پاش 2 ساعتی کچەکان کەم دەمیدە توانیان پاڵەوانێتی عێراقیش بەدەستبێنن هەر لەو پاڵەوانێتی دوای بەشداری پاڵەوانێتیەوە ئوردنمان کرد ڕۆژاوای ئاسیا هەر سێشیان توانیان 18 مەدالی زێر بەدەستبێنن. تۆ خۆت لە ژیانی یاریکردن کە پاڵەوانی عێراق بووی زۆرترین کێش چەندت بەرز کردوتەوە ئەوە بەرزترین کێش بۆ کە بەرزت کردوتەوە ساڵی 80 شەباب بوومان ئەم ساڵ. ئێستا تۆ باس لەوە کرد کە کچەکەت بە چەند ڕۆژێکی کەم ئامادە کردو بۆ ئەم پاڵەوان پێدوانیە بەرزکردنەوەی قورسایی پێویستی بە مەشقوڕاهێنانی زۆر هەیە ئامادەکاری زۆری بۆی جەستەی یاریزانەکە لەگەڵ ئەو قورسایە ڕابێت بتوانێت بەرزی بکاتەوە لە کاتێک بەرزی کردەوە دووچاری ڕووداوی نەخوازرا نەبێتەوە جاروات تووشی پێکانیش دەبیانیەوە بەس من یەکەم جار بوو لە عێراق فەرێقی کەس دروست بکرێ یەکەم جار بوو نەبوو تیپی کچان نەبوو لە عێراق ئێمە پێکمان لە هەولێر توانێت ئەو تیپە یەکەم بینی لە ئاستی عەرەبی لە 2010. ئێستا ئەو یاریزانانەی کە وەکو هەڵبژاردەی عێراق لە پاڵەوانێتیەک بەشداریتان کرد و ئەنجامیشتان هەبوو چۆن مەشق و ڕاهێنانەکەن لە بەتابەت کە شوێنێکتان هەیە دەتوانن بڵێن شوێنێکی بچوو کە ڕەنگە شایستەی ئەوە نەبێت تۆ وەرزشێکی مۆدێرن هەروە یاریزانی ئازبەرزی تێدا پێ بگەێنیت و بگاتەوەی بەژای لە پاڵەوانێتی بکات لەسەر ئاستی ئاسیا یاخود پاڵەوانێتی جیهانی ئێستا هەیە کە دەتوانرێت بە ئاسانی ئەگەر هەوڵ بدرێت و بودجەی تایبەتی بۆ تەرخان بخرێت لە پاڵەوانێتی نێودوڵەتیەکانیش بەشدار بەڵێ بودجێ تایبەت
دابین کرد بۆمان دەتوانین فەریق زیاترش بە بکەینەوە هەموو نادەکانش دوان خۆمان فەریقیان بۆ دروست بکەین بەزیم ئەم امکانەتی نیە ئێستا خۆ دەزانێت لە کوردستان مەشاکلی دارایی وشتی وایە پارە نییە ناتوانێت ئێستا هەموو شتەکان لەسەر مەصرفی خۆمان دەیکەم هەتا نادیاربووری ئەو امکانەتی نییە ئێستا و ئامێرانی کە لە هۆڵەکە هەیە هەمووی دروستکراوی ئێرە ینی سیرەکەی لە ئاسنی بڵێن چۆناڵی لە ئاسنی جوان دروست نەکراوە خۆ یاریزان کاتێک تێرە مەشقەکات ببینێ ئامێرەکانی جوان ئامێرەکانی پێشکەوتون و تازن ئەو کاتە گروتونیەشی زیاتری ئەداتێ بۆی خۆی زیاتر ماندوو کات و امکانەت نفسی دەکەی یەکێتی بەرزکردنەوەی عێراق کە سیاریزانەکانی تۆ بەشداری پێ ئەکات بە ناوی عێراق لە پاڵاوانەتی بۆ هاوکاریتان نەکە بۆ داواتان نەکەویست نەبێت ئامێرەکانتان بۆ دابینکەن و تاکو زیاتر ئاسیان بەدەست بێت ئێوانش امکانەتمان نییە ئێستا مشاکلە لە بەغدا لە نزد ئۆلۆمپی و وەزارەت هیچ ئێستا شتێک ناکەم بۆ ڕاضە وەستاوە ئەنی ئێستا دەچن زۆر ئەو جارە بەشداریمان کرد لە پاڵاوەتی عەرەب باریان خەرت کردووە ئیتیحادی بەقەرز چوون بۆ پاڵەوانەتیان لێ پاڵەوان چۆ دەی بەقەرز ئەمە نەرە مەشقوڕانیانێکی بکەنیت بێ مەشقوڕانیان ڕۆشتنیمە ئەرە تیای تەمەنی خۆمان کردی ڕۆشتن ئەو نتیجە باشم بە ئەوانیانی تەماشاکەی مەدالی زێرە هینە ئەو سێکچێکی من 15 مەدالی زێرە هینە ئەستا ئاستی عەرەبی بوو کە هیچ ئیمکانێتێکمان نییە کەس دەعمەکمان ناکە بۆ دەژبینی و قاعەکە قاعەکی ساد و کەس پشتگیری ناکە بەس ریاضەتاکانەوەی ها بە زۆریش ئێستا تۆ ببینا دعمی زۆرە لە هەموو لاشی دعمێکە لە وەزارەتە لە محافزەیە لە ئۆلۆمپیە لە وەزارەتی شەبابە دعمیان بەس کەس من هاتمەوە لە پاڵەوانەتی عەرەب کەس نەیگوتم من بەخێریش بێەوە دەستان خۆش کەواتە پشتگیریش نییە بۆ ئەوەی کە ئەنجامێکی باش ئێوە دێن ئەو بەخێراتنەوە مەدەکەیان دێ بەخێر ئەو ئاستا کەس دێشمان ناپرسی کەواتە هیچ هاوکاری و پاڵپشتێک نییە بۆ ئەوەی ئێوە بەردەوام بن گرنگی زیاتر بە ئاستی یاریزانەکانتان نییە ئەو خۆمان بیتیمان بە خۆمان دێ خۆم بیتیمانە پێ منداڵەکانی خۆم ئەوان کەشە ناسیارن ئەو تەمرین دەکەن نایکە کەس نایکە هیچ امکانەتێک نییە لەسەر مەصرف خۆم دایمەوە هەموو شتێکە لەسەر ئەرچی خۆت ئێستا بتوڵەمانەیە 25 دوو پاڵاوەتی غەرب ئاسیامانێ لە ئیمارات لەسەر حیسابی خۆم دەچمە بەغداد منداڵەکان دەبم بە پارەی خۆم دەچمە هاتنەوەشە لەسەر حیسابی خۆم بۆچێ هەموو شتێکە لەسەر خۆتە هاوکاری نیە لەلایەن یەکێتی بەرزکردنەوەی قورسایی کوردستانی هاوکاریتان ئیمکانەتیوان نیە بێگومان ئەم یاریە پێویستی بە مەشقی قورسەیە بۆ ئەوەی یاریزانەکە بتوانێت کاتێک لەسەر ستێج نمایشەکە بەرزترین قورسایی هەڵبگرێت و ئەنجامیش بێنێت تۆ هەفتانە چەند ڕۆژ مەشق بەم سەیاریزانانە ئەکەیت بە تایبەت کە لە ڕابردوو جیاوازیەکە بۆ لە نێوان مەشقی کوڕان و کچان بەوەی کە کچ ناتوانێت بە بەردەوامی وەکو کوڕ مەشق لەسەر ئاسم بکات قورسایی بەرز قورسایی بڵێن زیاتر بەرز بکاتەوە وا گرنگی بە ئاستی بدات بالعکس دەتوانێت کچیانی هەموو شتێکەوە کوڕ ئێستا هیچ فەرقی نییە ئەو کچی ئێستا ئاستی بردەکە هیچ فەرقی نەگە کوڕەکان هەفتە ئێمە بەس سێ شەمانی سال لەگە جومعان بەقی ڕۆژەکانی تر هەموو ڕۆژ تەمرین خۆمان دەکەین ئاستی قوڕ زۆر زۆرەتیان چێنەما مستەواشیان زۆر باشە یانکە ئیمکانێتیش نییە ئەمە تەمرین خۆمانە کردێ و نەتیجەی باشمان بەدەستێنایە خۆتان ئاگادارکە لە فەیسبوک شتیوا بەراو دەکەینەوە خۆمان تیپەکە ئێستا چەند کچە یاریزانی مەشق و ڕاینتانی تێدا دەکات دەروە پلانت چێ بۆ ئەوەی یاریزانی زیاتر دروست بکەیت بە تایبەت ئاستی مناڵان کە ڕەنگە ئەگەر تۆ لە تیپی مناڵانەوە دەست پێ بکەیت تا ئەگاتە ئاستی پێشکەوتوان ئەنجامێشتری هەبێت هەروە بتوانێت قورسایی زیاتر بەرز بکاتەوە منداڵان ناتوانێت ئێستا خەرک نانێری منداڵی خۆی نانێری و امکانەتیش نییە بتانین ئەتۆ کەسە چێژە بۆ دابین نەکەی ئەم بچم لە هەر جێگاچێ و منداڵان لەچێ بیانینەوە خۆ هەم لە منداڵ خۆم نییە ئێستا خۆم بتوانم منداڵی خۆم بە خۆم بینم بەزیکە لە منتقەشکێ چۆن بچم بینم سارەی دەوێت پێیان تێ بچمە دووی ناکرێت زۆر زەحمەتەیە خاصە کچان وەک کوڕانیش نییە بەڵێ مشکل ناتوانین ئەوەتەوە بکەین ئللا لاعب دروستکە دەبیە کەچی ناسیار بی لە یانەکانی تر هیچ کچە یاریزانێک لێ بۆ من ئێستا ئێمە ماوەیەک بەر لە ئێستا بەرنامەیەکمانە سەر کچانی ڕانیە کرد چەند کچە یاریزانێکی
ڕانیە یاری ئاسنیان نەکرد هەوڵیانەدا بۆ ئەوی پێ بگەن لە یاری ئاسن دەربکەون و هەروەها بەشداریشان و پاڵاوانتێک کە باس کرد لە شاری هەولێر ڕێکخرا بەشداریشان و پاڵاوانتێک پاڵەوانی هێزی لەش نەک بەڵێ هێزی لەش و بەرزکردنەوە قسای تا ڕادێ دەتوانین بڵێ لێتریەوە نزیکە دەتوانێت سوودیان لێ وەربگیرێت سوودیانەژێ بەستیانی ئەوە ناو نێبتوان بەشداری و پاڵەوانەتە بکەن ناتوانێت پێ بگەێنرێن بۆ ئەوەی ئەوانی ژیانی زاری باشانە دەرچێت دەتوانێت دەبێت ڕاهێنەر هێبدێوێندەر ڕاهێنەر هێ بتوانێت تەمەنیان پێ بدە تۆوەکو لە هەمان کاتە ڕاهێنەری هەڵبژاردەی عێراقیشی هەوڵت نەداوە سوود لەم کچە یاریزانانێت دەرەوەی شاری هەولێر وەربگرین تاکو تیپەکەت بەهێزتر بێ بە قورسایشی زیاتر لە پاڵەوانتیەکان استفادەیان بکەن بەچنەوە ئاک بە مەشقوڕاینان بانک ناتوان بینە لا ئێمە تەمەین بکەن خۆشم ناتوانم ئەمڕۆ بچێ محافظەشکیان بچێ سلێمان بچێ ڕانیە شتیوان نابی دەبێت هاوکاری نییەکەوە تا هاوکاری هیچ پاڵشتێک نییە نییە پاڵشتی نییە ئەو ریاضە تاکانە بەراستخرای مەڕاستی کەس دامی ناکە کەس ئاگای نییە یان ئێستا من لەو ئەوی خۆمانیانە و نەتیجە باشانەشمانەیە ئێستا بەس کچەکان تقریبا 52 مەدالیان هەیە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو 2 ساڵە بەڵێ زۆرم مەدالیە بێتین یعنی ئەمە ئێستا لەوێن لەو پاڵەوانێتە بەشداری ما کرد وتمان ئەمە لە کوردستان هاتنە تەعەجوبیان مابوو لە کوردستان ئەوە یاریزانی باشەیە زۆر شانازیان بە ئێمە دەکرد ئەمە کوردین نەبوونی پاڵەوانێتی قچان لەسەر ئاستی کوردستان و عێراقیش تا چەند ئەمە کاریگەریش خراپی لەسەر یاریەکە دروست کردەوە بەتایبەت تۆ ئەگەر ساڵانە چەند پاڵەوانتیەکە بێ لە کوردستان و لە شاری هەولێریش ئاستی یاریزانەکان زیاتر دەزانی چۆنان و هەوڵی زیاتر دەم بۆ ئەوەی بەرێ هەوڵ دەدەین هەوڵ دەکەین ئاستێکی باشتر پێشکەش بێت تەماشا بکەن ببینی پاڵەوانتەکان خەڵک ببینی بێت بەرزکردنەوە قورسایی کچان بەڵێ نادەکان کەستیانی پاڵەوانێت نەبوونی پاڵەوانتیش کاریگەری لەسەر ئاستی یاریەکە زۆر کاریگەری دەگە پاڵەوانتی بکەیتەوە مانجە 2 مانگ جارێک پاڵەوانتیش بکەن و خۆش خەڵک بێت تەماشاکە زەوقی دەستە سەر یاریەکەی بەس نییە هەر پێ با ئیتعاد دەرێ بەلزمەوە دێت پارە نییە هەر دەکەێت پارە دێت دازای بکەین بەڵێ ئێستا تۆ باست لەوە کرد کە ئامادەکاریەکەم بۆ بەشداریکردن لە پاڵەوانتێک لە وڵاتی ئیمارات بڵێ چ پلانێکت هەیە بۆ ئەوەی ئاستیان بەرزترکەیتەوە بتوان لەوێ میدالیای زیاتر بەدەستبێن بێگومان لە پاڵەوانتی ڕابردوو بەهێزتر ئەبێت ڕکابەری زیاتری ژەنێوان یاریزانەکانە بێت بەێوەستا خۆمان مستەمر لە تەمرین خۆمان هەموو ڕۆژ تەمرین خۆمان بەجددی دەکەین تا ئاخری نابین هەر وەخت خۆمان چەندە 3 ساعت تەمرین دەکەین ڕۆژانە بۆی بتوانین ئاستێکی بەرزتر بین لەو پاڵەوانتی کە لە ئیمارات بەڕێوە دەچی بەرزترین زۆرترین کێش کە بەرزکراوەوە لەلایەن یاریزانەکان چەند بۆ هەوڵ بۆ ئەوە ئەدەیت کێشەکەیان پێش بخۆیت و چەند بەرز بکەنەوە لەداهاتوە وڵ ئەس دەکەم هەر چەند بی بەرزکردن نەوەتی بەرز دەکاتەوە ئۆشتین بەڵێ لە وەست هەر کەس کێشی خۆی هەیە چێشی بێگومان بە چێشە بە چێشی بێستا ئەفتاوێک چیلۆیە هایتم 49 چیلۆیە 45 چیلۆیە ئەستا 45 زمانێ 45 چیلۆ برندەکە وەزنی 45 بەقەدەر چێشی خۆی هایتمان لاعبی ترم هەیە وەزنی 49ە ئەفتاوێک چیلۆ برندەکە 6 مەدالیە زێر بێنێ وەزنی 59 هەیە ئەی کچی خۆم 9 مەدالیە زێر بەدەستیان چەند چیلۆ بەرز کردوێتەوە ئەفتا پێنج برندەکە هەوڵە دەیت ئەمانە بۆ پاڵەوانتی ڕۆژاوای ئاسیا ئاسیان پێش بە زیاتر بەرز بکەن و پێ دوایە دەتوانن چەند چیلۆتر زیاتر بەرز بکەن لەو پاڵەوانتی دەتوان بەس کەم دەتوان زانزانە ئیمکانێت نییە مشکلەکە ئیمکانێتە ئەدی ئێستا داوامیشیان خۆیاندا کولێنێ لە مەعادی دەخێن دێن و ماندینا خوێندنیش کاریگەریەشترێ لە سەر یاریەکە ئێستا هاتە سەعات 2 دێنەوە من یەکسەر ناهێنە خۆ دێن بۆ تەمرین زۆر مادی زۆر مادی دەبم بەڕاستی هیچ هاوکاریەکیش نییە هاوکاری نییە یانی هەولێر تا چەند پشتگیریتانەکە بۆ ئەوەی بتوانن بە ناوی یانی هەولێرش لە پاڵەوانتیەکان بەشدار ئەمەژە بێتە سەرودێشتر بۆ یانی هەولێر وەڵا نادی هەولێر ئێستا قاعەکەی بۆ تەعمیرکردن زۆر سوپاسیان دەکەین ئەو دقاتە پێشتەوانی قاچە زۆر خراپ و زۆر سوپاسیان دەکەن بەس ئیمکانەتی مادی بەڕاستێ نیتمان ئیمکانەتمانی هیچ پلانێکتانە بە ناوی یانی هەولێر لە پاڵەوانتیەک بەشدار بن یاخود هەمان بوو بە تەماو بەشداری پێ پاتێ دیسان گوتیان پارەمان نییە یەکەمیش دەبووین لە ڕۆژ ئەوەی خۆم بەشداریم کردی لە پاڵەوانتە دەزانم چەند چێ لایبەکانە چی یەکەمە چێ دووەمە هەموو خۆم لە ناوەکان لای خۆم هەیە ئەمتانی یەکەم بەدەستبێنێ بەڵێ زۆر مەحاولەشمان کرد لە وەزارەت و ئەوانە وتیان پارە نییە
کەواتە یعنی هەولێرش بێ ئومێدی کردوون لەوەی هاوکاریتان بکەن بۆ بەژاری لە کوردستانی ژەم ساڵ وەکو ڕاهێنەرێک لەسەر ئاستی عێراقیش کە ڕاهێنەری هەڵبژاردەی عێراقی بڕیار نییە هیچ پاڵەوانتێک ڕێک بخرێت لە کراوە ماوەک لەوە پێش دە ڕۆژ نابی پاڵەوتمان لە عێراق هەلا ئەوەی هاتینەوە لە پاڵەواتی عرب هاتینەوە بەشداری مەکرد بۆ داهاتوو بڵێ پاڵەواتی دات لەسەر ئاستی عێراق و کوردستانیش پاڵەوانتێکە بێت دەبێ ئەوان هەیە هەموو ساڵ ینی هەولێر هیچ بەڵێنش پێ نەداون یاخۆ هەڵێش ترتان بۆ دابین بکات شایستەتر بێ یاخود لە بتوانین لە داهاتوو بەشداری لە پاڵەوانتێکی گرنگ بکەن نەخێر هیچ چۆمان جێلێ نەبوو ڕاهێنەری بەرزکردنەوەی قورسایی بۆکو سەردەم بوارەکانی تر پێویستی بە بڕوانامە هەیە پێویستی بەوێت لە ڕووی تەندروستیشەوە زانیاری هەبێت تا چەند کێشەکان بەرزەکاتەوە چ جۆرە مەشقڕایەنانەکات بۆ ئەوەی ئەو یاریزانە تووشی پچڕانی ماسوولکە یاخود بەستەرەکان نەبێتەوە لەو یاری بەرنامەی دێ بەرنامەش تەواوی دێ خواردنی دێوێش دێ بەزەم کارەتەوەمان یانی خواردنی شامۆکە خۆ دەزانی وەرزشکاری بەرزکردنەوەی قورسایی لە هەموو یاریزانەکان قورسدا پێویستی بە ڤیتامیناتە پرۆتینە ئەو شتانە دێ بەس ئەو ئیمکانیەتەش نییە تۆ توانیتە پلانێکی خۆراکی باش دابنێت بۆ ئەوەی وەڵڵە زۆر کەم بتوانین لە ڕێگەی پلانی خۆراشەوە تەواوکەری مەشقڕایەنەکان بێت ئیمکانیەت دێ ئەوەش پارێ دێ ئەوش کە هەمووی هاوکاری پارێ دێ پاڵپشتی ئەو ڤیتامین و پرۆتیژەکە پارێ دێ دەی بەرنامە لێ داوین ئەو خواردانەیە ئەم دێ بەس دێم ئێستا خۆمان هەر لەسەر خواردەکە خۆمان تەبیعی خۆمان بۆ بەشداریکردن لەو پاڵەوانێتیە یەکێتی بەرزکردنەوەی عێراق هیچ بەڵێنش پێداون کەم پێشی مەشقڕایەنان تا بۆ ڕێک بکات بۆ ئەوەی ئەو یاریزانانی لە کوردستان و لە شارەکانی تری عێراق گونجانێک لە نێوانیان دروست بێەوە هەروە مەشقڕایەنانی زیاتر بکەن و ئەنجامی باشتان هەموو دەکرا مەشقڕایەن پێکۆ دەکرا بەس ئێستا ئیمکانیەتیان نەما بەغداش لەبەر مەشاکل خۆیان هەیە پێتم بۆ مەشاکلی لزنە ئۆلۆمپی و وەزارەتی ڕاوەستا هەموو دیارەکانیان ڕاگرتێ ناتوانین بەشداریکردنەکانشمان نارێن بە قەرز بووە بەشداریکردنمان بۆشین تۆ بڵێن بۆکو باوکت ئاماژەی بۆ کرد لە ماوەی 10 ڕۆژ باوکت مەشقڕایەنانی پێکردیت و توانیت لە پاڵەوانتێکی گرنگ بەشدار بیت هەروە ئەنجامیشتە بووە ئەم هەڵبژاردننی ئەم یاریە قورسە بۆ ئەوە گەڕێتەوە کە باوکت یاریزانی بەرزکردنەوەی قورسایی بوو یاخود خۆت حەزێکتە بۆ ئەو یاریە و حەزت کردووەکو باوکت بتوانیت ئەنجامی باشتر ببیتە پاڵەوان باوکم پێشتر لاعب بوو دوای بوو بە مدەڕیب ساڵی 2010 ڕاگەاندن بڵاو کراوەکەوە بتوڵای عەرەبی هەیە لە شاری هەولێر باوکشم پێشنیاری بۆ کردم یعنی پێشتر کە من منداڵ بووم ئەو یاریم دەکرد هەر بۆ خۆشی خۆم بەڵام کە ساڵی 2010 پاڵەوانێتیە کراوە باوکم پێشنیاری کردم بۆی من بەشداریم پاڵەوانێتی بکەم لە خلالی 10 ڕۆژدا توانیم ئێمەش بکەم بەڕاستیەوە بۆ من زۆر زەحمەت بوو چونکە من ینی تەکنیکان نەزانی بە هاوکاری باوکم توانیم بەشداری پاڵەوانێتیە بکەم و توانیم ینی پلەی دووەم بەدەست بێنم لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی لەم ماوەیە بەژای لە چەندین پاڵەوانێتی کردووە ئێستاژ ئەو حەزەی یەکەم بەژاریکردن بۆ یاریەکەمەوە یاخود بەهۆی هاوکاری نەکردن پاڵپشتی نەکردن کە هۆڵێکی شیاوتان نیە بۆی مەشقڕایەنانی تێدا بکەن سار ببیتەوە لەوەی یاری بەرزکردنەوەی قورسایی ئەەکەیت بیرت لەوە کرد بێت واز لە یاریەکە بێن و ڕوو لە یاریەشتر بکەیت من لە خلالی ئەو 10 ساڵی کە لاعب بوویمە بەشداری زۆر پاڵەوانێتی وکردێت دەرەوە و ناوە توانیم ینی ئەنجامی باش بەدەست بێنم سەرڕای ئەو کەم و کوڕیان و ئەو کێشانێک کە هەمانە چ لە ڕووی دارایی و چ لە ڕووی معنەویەوە چکە بەڕاستا ئێستا قاعاچی ئەوتۆمان نییە ئەو ساڵدا بێت ینی ئەو ساڵەیە ئەو قاعما بۆ نوژە کراوەتەوە ئەویش بە یارمەتی ینی هەولێر بەڕاستی ینی هیچ کات نەبوونی و یعنی نەبوونی دارایی و معنەوی کەس کە پاڵپشتیمان ناکە ئەو شتە کاریگەری لەسەر ئێمە نەبووە ئێمە یاری خۆمان هەر کردووە چکە تۆ ینی
ئەو مازانی وەکە ئێمە ئەنجامی باشمان دەبێت بۆ لە بەری باوکم دەریمان بووە متمانێکی زیاتری پێبەخشی ئەکید یعنی زۆر هاانی دای پشگیری دەکردین یعنی قەت فکرێومان نەکردو کە ئێمە واز لەو یاری بینین ڕوو لە یاری دیکە بکەین ئێوە جگە لەوەی کە لەم هۆڵە مەشق قورئانەکەم بێگومانە بێت لە ماڵیشەوە ئامێری پێویستان هەبێت و بتوانین لەوێش مەشق بکەن بەڵێ بە تاکید ئێمە لە ماڵ و لێرە ینی یاری خۆمان دەکەین ئەگەر ینی بمان نەبوو جابینی بۆ ئێرە لە ماڵ و یاری خۆمانەکەی یعنی الحەمدوللا یاری و ینی ئەنجام و کەلوپەری باشمان هەیە بۆی بتوانین یاری پێ بکەین لە ماڵەوە ئێوە لەگەڵ دوو خوشتی تر تا هەر یاریزانن تا چەند ئەمە کەشێکی جیاوازتری بۆ ئێوە دروست کردووە بۆ ئەوەی زیاتر گرنگی بە خۆتان بدەن هەروە زیاتر ڕکابەری لە نێوان خۆتان بکەن کامەتان زیاتر دەتوانێت قورسایی بەرزکاتەوە کامەتان دەتوانێت لە پاڵەوەتیەکان ئەنجامی هەبێت بەڕاستی ئەمە ینی وەکو بری دڵخۆشیێت کە ئێمە وەکو خێزانێکی وەرشیمان لێ هاتووە سەرەتا من بووم دوای باوکم یان بڕیارێدا دووشکەکردین چم بێنا ئەو یاریە بۆی بتوانین پێکەوە یاری بکەین و ینی هاانی یەکتر بدەین و تەژیع یەکتر بکەین بۆی بتوانین سەرکەوتوو بین لە پاڵەواتی کە بەشداری دەکەین ئێوە خۆتان بۆ پاڵەوەتتر ئامادە ئەکەن تۆ ئەو قورسایی کە بەرزت کردوێتەوە کێشی چەند بووە هەوڵەدەیت لەو پاڵەوەتێک کە بەجاری ئەەکەن چەند کیلۆ زیاتر بکەیت بۆ ئەوەی بتوانیت پارێزگاری لە ئەنجام و دەستکەوتەکەشی بکەیت بەرزترین کێش کە تا ئێستا بەرزم کردێتەوە 90 کیلۆگرام بووە ماجی دوو پاڵەوانەتی غەرب ئاسیامان هەیە لە دوبەی ئێستاکە ینی پرۆڤاکەین بۆی بتوانین ئەنجام و دەستکەوتنی باشمان لەبێ بە خۆشبەختانەش سیخەمان بە خۆمان هەیە بۆی بتوانین پلەیەکەم بەدەست بێنین وەکو پاڵەوانەکانی دیکە هەوڵەدەیت چەند کیلۆ زیاتر بکەیت لەو پاڵەوانەتیە مەشق قورئانیان بۆ ئەو ئەکەیت چەند کیلۆیەک زیاتر بەرزکەیتەوە یاخود پارێزگای لەو 90 کیلۆی ئەکەیت و بۆ 90 کیلۆی دەتوانیت مەدالیا بەدەست من بۆی تەمرینەکەم و خۆم هیلاکەم بۆی بتوانم ئاستی بەرزتر و ئاستی بەرزتر بەرزکەمەوە نەبوونی پاڵەوانەتی لە کوردستان بە تایبەتیش هەروە لە عێراقیش بەگشتی پاڵەوەتی پێویست بۆ ئاستی کچان نییە تا چەند ئەمە کاریگەری لەسەر ئاستی ئێوە هەیە یاریزان بەردەوام کاتێک مەشق و ڕاهێنانەکات پێویستی بەوێ خۆی تاقی بکاتەوە لە پاڵەوەتێکی ڕسمی بەوەی بتوانێت ئەو مەشق و ڕاهێنانێک کردوێتی تا چەند سوودی پێگەیاندووە بەڕاستی یاریێکی ئێمە دەکەین زۆر کەم تەرخەمە کەس گرنگی پێ ناداتن نازانم هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە من لە خلالی کە 10 ساڵ لاعیب بووم بەشداری پاڵەوانەتی دەرەوەم کرد بەشداری پاڵەوانەتی کوردستانم نەکرد بەس یعنی پارەکە بە هاوکاری دەستەی وەرشلاوانی کوردستان توانیان پاڵەوانێک پاڵەوانێک ئەنجام بدەن بۆی بتوانین یان ئێمەش ئاستی خۆمان پێشکەش بکەین چونکە ئێمە کە تەمرین دەکەین بێ بزانین چ سوودێکمان گەیاندیەوە ینی چۆن پرۆڤەمان کردووە بۆی ئاستی خۆمان ببینین کەواتە تۆ لە ماوەی 10 ساڵات تەنها یەک پاڵەوانەتی لە کوردستان بەشداری کردووە بەڵێ ینی بەلایانی کەم یەک پاڵەوان زۆرتر ینی بەشداری دەرەوەم کردووە لەوەی ناوە خۆ بکەم بەداخەوە تۆ لەم یاریە کە گرنگی پێ نادرێت یاریزانی کەمتر بوونی هەیە لە کوردستان بڕیارت داوە تا چەند بەردەوام بدیا خۆت ڕوو لە بواری ڕاهێنەری بکەیت بۆ ئەوی بتوانین لە داهاتوو تۆش وەکو باوکێت کە چۆن یاریزان بۆ پاڵەوان بۆ دواتر بۆتە ڕاهێنەر بە هەمان شێوە ببیتە ڕاهێنەر و کار لەسەر تیپی مناڵان بکەیت بۆ ئەوەی ئەم یاریە زیاتر گرنگی پێ بدرێت زیاتر بڵاو بێتەوە لە کوردستان و بە دیاریکراژ لە شارێ و دەر ئەو یاریکە منە یەکەم جگەرەوەی کە کەم و کوڕ و گرنگی پێ نادرێت کچانی زۆر کەم ڕوو لەو یاری دەکەن چکە یاری پێیان یارێکی زەحمەتە یارێکی قورسایە ینی بۆ ئافرەت ناکرێتن بەڵام نەخێوانە یاری بەستنوێ قورسا یاریی جیهانیە زۆر کەس دەیکاتن چ ژن تا ئێستا بیرم لەوە نەکردێتەوە کە بمە ڕاهێنەر چکە داریشتان زۆرم لە پێشە بۆی بتوانم بەشداری پاڵەوانێتی جیهانی بکەم پاڵەوانێتی ئاسیا و ئۆلیمپیک تا ئاماستە لە پاڵەوانێتی جیهان بەشدار بێت بەڵێ بەتاکید هیوای سەرکەوتن بۆ ژی سپاس بەخێرتان دەکەم بێگومان کە باوکم سەر تا یاری دەکرد میزۆ زۆرم حەز لێ بوو لە ماڵەوە هەر یاریم دەکرد اینجا کە خوشەکانم دەستیان پێکرد
منی زیاتر پاڵپشتیان دەکردم بۆی ئەو یاریە بکەم بۆیە تا گەیشتم و ئامانجەی کە خۆم دەمویست هەر کاتێک کە تەمرین دەکەین لە ماڵەوە بێ لە قاعەکان بێتن پاڵپشتی یەکتر دەکەین نافەسە دەکەین تا بزانین کاممان باشترین بێگومان خزم دۆستەکانم هاوڕەکانم دەیانوت نابێت کچ ئەو یاری بکە بۆ کچ خراپە بەڵام هیچ زەرور زیانێکی نییە کە باوکم دایکم زۆر پاڵپشتم بن ئیتر لە کاتێ من تووشی پێکان دەبین جارێکیان توش بووم کە مەچەکم بوو زۆر ناخۆش بوو بەڵام قەت کۆڵم نەدا هەر بەرداوام بوو ئاوانجی من ئەوەیە بەشداری بتوڵی جیهان بکەم و ئیشاڵەش بەشداری دەکەم لە ئوردن بەشداریم کرد 9 مەدالیە زێڕم بەدەستێنا و دوایی بتوڵی بەحرێن بوو کە 10 مەدالیەم بەدەستێنا و بەخۆی 9 مەدالیە بوو کردیان بەدەست کە باشترین لاعب دەرچووم زۆر دڵخۆشم ئەو کاتی بێگومان یاری بەرزکردنەوەی قورسایی زۆر گرنگی پێنادرێت لە کوردستان بەڵام هەر بتوڵەتمان بەشداری کرد بێ بە ناوی عێراق بەشداریمان کردووە بەڵام دڵخۆش دەم ئەگەر بە ناوی کوردستان بەشداری بکەین بەڵام هیچ پاڵپشتێکمان نییە هیوادارم زیاتر یاری بەرزکردنەوەی قورسایی گرنگی پێ بدرێت لە کوردستان کاتی تەمرین کە کەشم بەرز کردوەوە 75 کیلۆ بووە و هەوڵ دەدەم بگەم بە 80 کیلۆ ئینشاڵڵا یاری بەرزکردنەوەی قورسایی هیچ گرنگی پێ نادرێت بەڵام ئێمە هەر بەردەوام دەبین تا ڕۆژە دەگەینە ئامانجی خۆمان سەرڕای ئەنجام و دەستکەوت و مەدالیاکانی تیپی بەرزکردنەوەی قورسایی کچانیانی هەولێر بەڵام ئەو تیپە لە نێوهۆڵێکی بچووک لە نێوهۆڵێکی نەگونجاو و شایستە مەشقوڕانیان دەکات تەنانەت ئامێرەکانی مەشق و ڕاهێنانیشیان وەک پێویست نییە و نەتوانراوە هاوکار و پاڵپشتیان بکەن بۆیە داواکانی لە بەرپرسانی وەرزشی شاری هەولێر و کوردستانیش گرنگی بەم یاریانە بدەن و بەم قسەیانجانە بدەن بۆی لە داهاتوودا بتوان ئەنجام و دەستکەوتی زیاتر بۆ کوردستان و شاری هەولێریش بەدەست بهێنن وەک بیرخستنەوەیەک بەردامی ستادیۆم ڕۆژانی دووشەممە ساعت 9:05 دقیقەی شەو پێشکەش دەکرێت ڕۆژی سێشەممە ساعت 2:05 دوانی ڕۆ دووبارە دەکرێتەوە کاتێش خۆش بۆ هەمووتان.